اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. نەخۆشخانەی مهرەبانی بە نەخۆشخانەی سەڵاواتەکەی مەشهورە. یەکەم جار بوو کە هینامانە کوردستان گوتمان نەخۆش ئەتو لێدە سەڵاواتی ئەمە پارەمان ناوێتن، لێدە سەڵاواتی دکتۆر و مخەدیرەکان حەقدەستخوان کردە خێر. ئەوڕۆکە چەندین نەشتەرگەری بەردی زەرداومان کردیان تەنها پارەی نەخۆشخانەیاندا، یعنی پارەی دکتۆری مخەدیر، دکتۆرە هۆزان و دکتۆر دلێر کە ئەمن جەڕاح بوومە پارەمان وەرنەگرتیە. یعنی ئەوڕۆ چەندین عملیات کرایە بەردی زەرداوی 8 دانە عملیات کرا بەس ئەوڕۆکە دوونێ کرا پێرێ کرا و لە مانجی مەولودی تاوەکو یەکیدا ئەو ئۆفەرەمان بەردەوام دەبیتن کەوا نەخۆش تەنها پارەی خستەخانەی دەدا کە 300,000 دینارە و باقی پارەی حەقی دکتۆر و حەقی مخەدیری دەبیتە سەڵاوات و دەرێن لێدە سەڵاواتان لێدا. جێگەلەوەی هەموو دووشەمان لە یادی لە دایکبوونی پێغەمبەری صلی الله عليه وسلم نۆرینگەی دکتۆر دلێری لە نەخۆشخانەی مهرەبانی بە خۆڕاییە بە سەڵاواتە. ئەمە دەبینە دەورەمەندی قیامەتێ بەسای نەخۆشە فەقیرەکان لێیەکە دەرێم خۆشبەختە ئەوەی بەشدارە لە مهرەبانی، خۆشبەختە ئەوەی پشتی خێری کڕیا. دەوڵەمەندەکان بە پارەکانیان، دکتۆرەکانیش بە علم و خبرە و خدمەیان خزمەتی نەخۆشیە ژار دەکەین. ئینشاء الله دەبینە دەورەمەندی قیامەتێ.